پرسیاری حەفدەهەم ئەڵێ بۆچی پێغەمبەرەکان هیچیان ژن نەبوون. یەکەم طبعا گومان طبعا ما یەکەم جار لە ئیسلاما بزانین کە هەندێک لە عولەمای ئیسلام وەکو ئەبول حەسەنی ئەشعەری و ئیمامی ابن حەزم و ئیمامی قورطوبی و ئەوانە فەرموویانە کە پێغەمبەر لە ژنیشە هاتوون، فەرموویانە دایکی سەیدنا موسا وەحی بۆ هاتووە، سەید مەریەم سەلامی خوا لێ بە وەحی بۆ هاتووە کەوا بۆمانە پێغەمبەر. هەرچەنە عولەمانی ئومەت هەمووی ڕەدیان لێداونەتەوە تویانە باشە ئەوانە چۆن بوون بە پێغەمبەر، خۆ هیچ پەیامێکیان پێ نەبوو بیگەێنن بە خەڵکی تر. لەبەرەوە حتمەن ئێمەش ڕە ئیمان وایە کە ئەوانە پێغەمبەر نەبوون، وەحیان بۆ هاتووە، وەحیەکەش ئەشێ ئیلهام بوو بێت کە بە ئیلهامیش ئەوترێ وەحی. بەڵام بە شێوەیەکی گشتی کە بۆچی پێغەمبەران لە ئافرەتان نەبوون، یعنی لەبەرەوەی یەکەم ئەرچی پێغەمبەرێتێکە ئەوەیە بەلاغی دینەگەێنێ، بەلاغی دینەگەێنێ بێ بڕاتە ناو خەڵکی، قسە لەگەڵ ئەنواع وەشکال خەڵکەکە، گاڵتەی پێەکەن، لێدەن، دوایە بە بەیعەتی سڕی وەرەگرێ. شەو بە تەنیاوکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەیعەی عەقەبە یەکەم و دووهەمی وەرگرت لەو ئەهلی مەدینە. ئەم ئافرەتە کە ئەگەر پێغەمبەرێک ئافرەت وایە بەم شەوە چوو بۆ کوێ؟ بەیعەتی چۆن وەرەگرتلەوە؟ اینجا چۆنە چوو لەناو ئەم خەڵکەوە ئەم باگەوازە بکە کە لە کاتێککە ئەوانە یعنی زۆر زەحمەت. اینجا پێ ئەم پێغەمبەرە بە ڕێزانە کە پیاوان قیادەی جەیشیان کردو، ئیداری دەوڵەتیان کردو، سەیدنا داود و سەیدنا سولەیمان و سەیدنا موسا ئەوان، ئەمە بە ئافرەتێک چۆن نەکرێ؟ یعنی چۆن بتوانین ئافرەتێک لەو کوردەواری خۆمانە بڵێن جەیشێکی پیاوان هێت تۆ قیادەی بکە، تۆ پلاندانێ، چۆن نتوانێت؟ هیچ ناتوان. نەڵێ ئەنگەلە مەرکل و ئەندەرە غاندی و بەندەرە نایکا و یان تانسۆ چیلەر و یان ئەوانی تر، ئەوانە مؤسساتێکی ڕەسمی دەوڵەتی هەیە، پیاو هەمووی دروست کردوون، سکەکەی دروست کردو، قیتارەکەی دروست کردو، ژنەکە بەس مراقبەیەکە و لێخۆر. لەبەرەوە هەموو مؤسساتەکان ئەو پیاوانە دروستیان کردو بە درێژایی تاریخی خۆن. تاتشەر ڕئیسە وزەرای بەریتانیا ساڵی 1970 گرێوی بردەوە، شەڕەکەی بردەوە لە فۆکلاند بەرامبەر بە ئەرجەنتین، جززیرەیەک بوو، جێشی بردوو، شەڕەکەی بردو، خۆت فەنگی هەڵ نەگرتو بیتەقێ. ڕئیسەی حکوومەتە و جێشەکەی نردووە قەرارێکە و مستەشارینی عەسکەری هەمووی ئەڵێن بەڵێ شەڕەکە بکەین باشە، ئەسلحەی ئێمە بە قووەترە، ئێمە ژمارەمان زۆرترە، توانای ئیمکانیەتمان زۆرترە، توانین ئیجباریان کەی لەگەڵمان ئیمزایکەین. تەواو بڕیار کۆبوونەوەی ئیجماعی ئەو عەسکەریانەیە کە بڕیارەکەیاندا. وەزیری مالیەڵە بەڵە پارەشمان هەیە و توانین ئیمکانیەتمان هەیە و بیدەین و یاڵە چوونەتە شەڕەکەەوە. گرەوەکە کە بردوێتەوە، شەڕەکەی کە بردوێتەوە، خۆتان ئەو تاچەر بە تەنیا نەیبردوێت. یەکەم ئافرەت ناشێ بۆ ئەم پێغەمبەرێتیە کە ئەم مەسئولیەتە گەورانەیە سەرشان. دووهەم خوای گەورە فەرمێ الرجال قوامون على النساء، پیاوان بەدەسەڵاتتر و ئیرادە و ئیدارەی زۆرتریان بەدەستە لە کۆمەڵگەکەشە. طبعاً دەبەرەوە هەر لە ئافرەتان بەتواناترە بن لەم مەسئلەیە. هەروەها ئافرەت کە مەسئلەی سووڕی مانگانە و حەمل و زەیستانی و مناڵ بەخێوکردن و ئەمانەی هەموو بەسەرادەیە تەمان قورسە. باشە ئافرەتی هەموو ساڵێک سکێکی ببێ، هەموو مانگێکی بکەوێتە عادەوە، کێشەی شیری مناڵکەی هەبێ، ئەمە کێ پەرژێتەوە سەر پێغەمبەرایەتێک. ئێستا ئافرەتی حامیلە، ئافرەتی شیردەر، تااقەت و حوسڵێەوە نیە مۆزەفە بێ هەر لە بەلەت دێ، مۆزەفە بە لار شوێنەکە کە ئیشێکی کۆمپیوتەری بەدەستەوە، تااقەت و حوسڵی ئیشکردنەکەی کەمە. چ جایەوەی ئەو مەسئولیەتە گەورەی وەکوی ئەو پێغەمبەرە بە ڕێزانە هەڵبگرێ کە پێغەمبەری وا هەیە، وەکو سەیدنا زەکەریا لە دارە بڕیویانەتەوە، یا سەیدنا یەحیا سەریان بڕیوە. ئەم ئافرەتە تەحمولی چیەکە لە مقاومەکردنی ئەم خەڵکە دڕندەیە کە بەرامبەری وەستنەوە. بۆیە خوای پەروردگار ئەوانەی لە ئافرەتانە هەڵ نەبژاردوو.